چۆن پێش ئەوەی من بڕۆم بۆ ئەوروپا گۆرانیە فولکلۆرەکانمان کە ناوتەوە حەزم ناکرد بیڵێمەوە، یعنی تۆ جاری وایە مامۆستا بەڕێزەکان کە گۆرانی و شتەکانیان حازر کرد ئەیان وەرە ئەو گۆرانیە بڵێرەوە لە ڕوود ناهاو بڵێ نایڵێم، چونکە لە چەندین مقابلەیە باسم کردووە ئەموو هەمیشە فۆلکلۆر خانمان خەجاڵەتەکە لەبەروی بەسەر قەوباڵای خانمە ئێڵێ ئەبێ منیش خانمێکم بێم گۆرانی بڵێم نە ئێستا دنیا بەرەو پێشتووە بەڕاستی تەفکیرەکان بۆ ئەو وشانە شتێکی تر لێکە درێتەوە چۆن نەبێ ئافرەت بەسەر باڵای ئافرەتا بوترێ نابێشتی وابێ هەوڵمدا چۆنەڵێ لە شاعری بدۆزمەوە کە خانمان بن بتوانن بەدڵی من بنووسنەوە کەوەکو من خانمە سپاس بخوا ئێستا زۆرێک خانمانمان هەیە یعنی قەڵەمیان بڕشتە زۆر بە جوانی ئەنووسن یەک لەو خانمانەی کە پەیوەندێکی باشم لەگەڵایە خات و کەژاڵ نووریە لە هۆڵنداوە سڵاومان بۆی هەیە سڵاو ڕێزمان بۆ هەیە خانمێکی ئازیز و خۆشەویستە بەڕاستی هەنێک جار کە دەنووسێ ناتوانێ ڕایگری ئەوە ژنێکە یەکێکە لەو ژنە ئازانی کە بەڕاستی من خۆم معجبم بە شخصیاتی معجبم بە چالاکیەکانی بە بەردەوامی هەرچەنە ئەویش زۆربەی کادوا بە منەڵێ بەڵام ڕەنگە ئەهام من لە بوارێکە زۆر معجبی ئەوم کە ئەوە نووسێ ئەو لە بواری هوەرێکە بە هەمان شێوە ئەمە وەسف و سەنا و ماستاوشت نییە تکا بۆی خەڵک وا تێنەگا بەڵام بەڕاستی ئافرەتێکی بوێرە ئافرەتێکی ئازایە لە بەردەوام بوونە تۆ دوو ئافرەتی وا لە کۆمەڵگایە بینی پندیان لێ وەرەگری تۆش هێز وەرەگری ئەو بەردەوامیەدا کە لە غوربەتە ئەی منیش بە هەماشێ منیش لە غوربەتەم ئەی بۆ من وەکو ئەو نەبم